بابچینەکن ئەو برادرانە برام زۆر بەخێر بێن ئەو ستان بربوو سکۆتەر شەحن بە 355,000 گەمەچی دەکە ئەمن پیتەچی دەڵێم باشە لەسەر ئەو پیتەی ناوی دەوڵاتم پێدەرێت باشە لۆ نمونە دەڵێم سویسرا ئیدی ها پێدا بڕۆ هەر وڵاتەکەت گۆ 100 دیسکاونت یعنی ئەگە بێت و دەوڵاتت گۆ 100 دیسکاونت سکۆتەرەکە دەبتە بەلاش و بێبەرام حازرم کە پیتەکەی دەڵێم 25 سانیە دەست پێ دەکەی 25 سانیە تەیە بەریتانیا بەنگلادێش با ئیسابی کەین ئەوە 9 سانیەتمە ئەوە 120 دیسکاونت 16 سانیەتمە ئاگدار ئەوە 130 12 سانیە 11 سانیە یەڵا زوو 130 هەیە تا ئێستاکە 5 سانیە 4 3 2 1 تاو چەندی بوو سعری خۆی 355,000 بووە 248,000 یعنی نزیکی 107,000 دیسکاونت لەوە کرا پیرۆزە بەدری نییە بەخێر لەبارگەی